کاک ئامادەنە وتانەوە مامۆستاکەم فەرموو. بەناوی خوا زۆر بەداخەوم شەو هەواڵی بیستنی کوشتنی مامۆستایەکی تریشمان بیست لەم بارودۆخی ئێستا کوردستانە. بەڕاستی من لە ناخۆ زۆر هەژانمی زۆرم پێ ناخۆش بوو، چونکە لە دەستدانی گیان و ژیانی مامۆستایەک لەم بارودۆخی ئێستادا زۆرە گەیەنێت. خەسارەتێک و گەورەیەکی زۆرە لەسەر پەرۆدا کاکەوێت. من بەناوی خۆم و وەزارەتی پەرۆدە و بەڕێوەبەرەتی پەرۆدەوە بەناوی خۆشمەوە سەرخۆشی لە دەستدانی گیانی ئەو مامۆستا بەڕێزە لە کەسوکار و خانە و بنەوادەیەکەم بنەماڵەیەکەم و هەروەها لەخوا داواکارین کە لێ خۆش بێت. بێگومان ئەم خۆکوشتنە یاخود ئەم نەهێشتنی گیانی ئینسانێ بەدەستی خۆی زۆر ستەمە، یعنی زۆر قورسە کە ئینسان دەستی بچێتە گیانی خۆی. بێگومان ئەمانە هۆکاری تایبەتی هەیە ومەوە وا بزانم لەم ماوەیە ئەمە دوو مامۆستا کە ژیان و گیانی خۆیان خەنە پێناوی ئەوەی کە تەحمل توانای ئەوان نەبێ بەرگری ژیان و گیانی خەڵکی تریش بکەن کە مامۆستایە کە هەروەها فێرکارەکانێتی بمێنەوە بۆ ئەوەی ئەوان بەردەوام من لەسەر پێگەیان، چونکە پەروەردە دروستکەری مرۆڤە. ئەگەر ئەوان خوان ژیان و گیانی خوان لەناو بەرن ئەبێ ئێمە چی ڕەچاو بکەین لە مامۆستایانی تر کە بتوانن بەردەوام بن. بێگومان ئەمە زەنگێکی ترە بۆ ئەوەی کە نەهێڵین چیتر مامۆستایان لە کوردستانە لە شارەکەمانە بە تایبەتی ئەم حاڵەتانە دووبارە بێتەوە، چونکە ئەگەر ئەمانە دووبارە بێتەوە خوا نەخواستە ئێستا حاڵەتە کە بێ بە دیاردە ڕەنگە وەکو ئاوێک ئەڕژێ بۆ کەسانی تریش یاخود بۆ چەند مامۆسایەکی تریش کە ژیانی خۆیان و گیانی خۆیان لە پێناوی ئەوەی کە ناتوانن بەدی بێن بەدەستی بێنن بخەنە ئەولاوە و خەم و خەفەت و کەسارەتێکی زۆریش بۆ پەروەردە و بۆ خانەوادە و بۆ مناڵەکانیان و بۆ قوتابیەکانیان بەجێ هێڵن. ئەگەر لەلایەنی کۆمەڵایەتی لایەنی دەرونی لایەنی مرۆڤایەتی لایەنی ئاینی لێشی بێتەوە ئەمانە هیچی ناگونجێلەوەی کە ئینسان کۆتایی ژیانی خۆی بێنە بەم شێوەی کە ئێستا ئێمە تێکەوتون. مامۆستا لە ناو قوتابخانەیەتە دەرەوە ژیانی خۆی کۆتایی ژیانی خۆی هێنە بەدەستی خۆی. ئەمانە زۆر پێویستە بەڕاستی ئاوڕێکی لێ بدرێتەوە و پێویستە حکومەت دەسەڵات ئەوانەی کە ئێمە ژیان و گوزارانی خەڵکیان بەدەستە بە تایبەتی چینی فەرمانبەران مامۆستایان کە لە ئێستا لە خراپترین دۆخان ئەمانە پێویستە بە جددی بیری لێ بکرێتەوە و هیوادارین لەمە دووە ئەم حاڵەتانە ئەم کارەساتانە دووبارە نەبێتەوە، چونکە وەکووتم ئەم زەنگە ئەبێ ئاوەڕی لێبێرێتەوە دراسی لەسەر بکرێت قسەی لەسەر بکرێت هەروە بە خۆڕایی و هەروە بە سەرپێی نەڕوات. پەروەردە چییە لە مەولابەوەی مامۆستا ئەم وەکو خۆوتە بۆی نەبێ بە دیاردامە؟ بێگومان ئێمە تا ئێستا هۆکارەکەی بە تەواوەتی دیار نییە، بەڵام وەکو هەڵەستەنگێرێک کە باسەکرێ هیچ کێشەیەکی نەبوو. ئەم مامۆستایە مامۆستا ئازاد کە لە شاری سلێمانیەیە مامۆستایەکی قوتابخانەیە کە لە شاری سلێمانیە و ئەوەنەی کە ئێمە هەواڵمە بیستووە هیچ نەکێشەی کۆمەڵایەتی نەکێشەی ترکە بیهەژێنێ ئەبانێ نەبووە. هەر ئەوە لەو بابەتانە قساکرێ، بەڵام دواتری ڕوو نەبێتەوە لەسەر چییە، بەڵام هەر چییە بێت گیان لە دەستدانی مامۆستایەک لەم کاتە و لەم بارودۆخە ڕەنگە تەفسیراتی زۆر هەڵبگرێت، ڕەنگە زیاتر بخرێتە باری ئەوەی کە باری ژیانی گوزارانی خراپە. ئەمە تەفسیرەکانێتی چووکەیەکی کرد لە مامۆستایەک لە کەڵابجە لە گیانی خۆی لە دەستدا. بێگومان ئەوەش هۆکارەکەی ئەو بوو کە مامۆستایەکی هەژار و داما و قەرزار بوو. ئەمانە قورسە بۆیە ڕەنگە هەر تەفسیری وای بۆ بکرێت، بەڵام ئێمە وەکو پەروەردە ئەگەر هۆکارەکەشی ئەوە بێ ئێمە پێشتریش لەگەڵ ئەو خۆپشاندانەی مامۆستا کە بە شێوەیەکی ئەو پەڕی جوانی مەدەنیانە کە خوام شانە لە بەردەمی پەروەردا بۆ ماوەی تقریبەن 20 ڕۆژ ئەمە ئێمە لەگەڵیان نبووین و لەگەڵ سەرجەم داواکاریان ڕەواکانیان نبووین و هەروەها پەیامی خۆمان
گیان ئەوانیش پەیامی ئەوانیشمان گیانە سەر وەزارەتی پەروەرد خۆمان و وەزیری پەروەردە من خودی خۆم لەگەڵ جەنابی وەزیری پەروەرد دانیشتم دووجاریش و زۆر متاسیر بۆ زۆر کاریگەر بوو لەسەرەوەی کە ئەوانیش هەوڵی خۆیان ناوە و بەردەوام و تاکو ئێستاش هەوڵ لەوەی کە ئەو پەیامەی پیرۆزەی مامۆستایان و مافەڕەوانەی مامۆستایان پێویستە حکومت ئاوەڕێکی جدی لێباتەوە چونکە چینی مامۆستا و فەرمانبەران چینێکی گاریگەرن لەسەر دروستکەری ژیان لە کوردستانە. مامۆستا کەمال وەزارەتی